لە دەشتی شارەزۆرە تقریبەن ئیمساڵ وەکو جارانیە ساڵان ماشەڵڵا کە باران کەمیشە باری بەڵام زۆر چاکو بەڵام ئیمساڵ هیچ تقریبەن نیوە فەوتیە اینجا خەلە وەکو جاران کابراتی نییە مەشڵە بارانەکە باریە ئەو گەرمەی کە زۆر هەراش نوێت هینە چی پێڵەن هەور بدەچی من خۆم وەکو خۆم لێم نەدروستە بەس ئەوەی کە من بازێ گەرم سندێ وڵی حالە دەستا ینی نەدا ینی یەک و دەی بریە یەک و نۆی بریە یەک و یانزە و دوانزەی بریە ئیتر ئەوەی بەسی شوێنی وای شەیە بەخوا کەمتر تقریبا لە 350 هەیە بەرەوە لە 300 هەیە تاکو تقریبا تا 400 دەکەم 380 ئەوە لە حاڵ جوتیارانەکەی سێ من تەماشاکەی وەتانی ئەوە ئیمڕۆ نۆی شەشە تا ئیسە یەک ئامادەکاریان بۆ نەکردێت هەتا ئەم گەرمە لە ئێمە وەربوون کە زادانیسە خەڵکێکی کردێ نازانم بەچی خەڵک وا بۆ خوارە بڵێ وا بۆ خوارە بەڵام سەد ئەمەی ساری خۆمانە لێرە تا ئیسە یەک ئەنجامینێ نەکەزانانی بەیانی کەونەوە ئەڵێ نۆسەی کێژە نۆزەی مانگەڵێ 15 مانگێکی ئەڵێ تا ئیسە هیچ کەسێک بریارێکی عنی تەواوی نییە کە بزانین کێ وەرێ چی کاتی وەرێن کاتێکەیە وەڵا کەم گەنم عنی ئەوەی مەگە وەردێک زۆر چاکیانە ئەم دەشتانە هەمووی ئەوسان فەرمووە ئەوەلی وا فەقیرە خوا چل دۆن بەوار ناکەم سێتەن گەنیکە ئەم حکوومەتی خۆمانەکەین بچین بە تەنگمان و بچین بە هاوارمانەوە ئەو خەڵکە کاوراتی سێدانە ساڵە ماڵی کاول بۆ پارەی سەرکردێت تا ئیسا ئەینای ئەمان حکوومەتی هەریە من وەکو حکوومەتی هەرێم بچینە سەر ئەم وەختی ئەمەوەزەوە خۆ ئەتوانی چارەسەریکەن بەس خۆیان لە بۆرەی سیاسی خۆیان و وەزی خۆیان و ململانی خۆیان بۆ خەڵک ناکەین نێ خۆشتەکە ئاسانەوە لەچیانەوە زۆرە ئەو شوێنانەی تەڕە زۆر باش نییە یەک و دە تا یەک و دوانزە دەبڕێ مەکەمان سایلۆمان هەیە هەتا ئیستا نەکراوەتەوە بۆ یەکی 6 سایلۆ بکرێتەوە ئەمجا بە کەممان لێوەگرێ خۆی بنێتەوەکە یەک دۆنم 50 کیلۆیتی یەکەین ئەو 80 کیلۆ وەرەگرێ کێشەیەکی زۆری دروستکە 80 کیلۆ زۆر کەمە ئەبێت دۆنمی تەنێکمان لێوەرگێ دەشتی شارەزور دۆنمی تەنێ زیاد ئەبڕێ بەرهەمەکەی پارەی 2014 2015 16 لای حکوومەتی عێراق گەنممان تەسلیم کردو پارەکەمان ناداتی ئەمەژی هاتە سەر ئاوا وەکو حکوومەتی عێراق وەکو سوکایەتیە بە کوردەکان ئەیکات ئەمە وەکو سوکایەتی وایە ینی دۆنمی 80 کیلۆ زۆر کەمە ئەو کەمەیەکە وەرێگرێ ئەیدەین بە سایلۆ ئەگەر بکرێتەوە ئەوەژی وەری نەگرێت لە بازاری ڕەش مەجبورین بە هەرزان بیفرۆشین سیعرەکەی 380 تا 400 مانەدەنیە لە بازاری ڕەش عەرەبەکانیان بە 400 بە 380 لێمانەکردن ئەیۆن لە سایلۆگانی جنوب تەسلیمێکەن و هەر لە عێراق بەس لە ئێمەی وەرناگرن دەستنیوەکەمان لە نزیکەی 62,000 دوانم چێراوە لەم ساڵە ئەو شێوانش ئەو تەرزانەی ئەو سنفانی گەرمیش کە ئەم ساڵ چێراوە لە سنووری قەزای شازە بریتێ لە سنفی ئاراس سلێمانی 2 شامسێ ئەڤانتۆم ئەدەنا گەنم ئەم ساڵ باران زۆر دەبوو کە زیاتر لە ڕادەبەدە خۆی ینی ڕێژەکەی باران لە 4 ساڵانی کە لە چاو توانین بڵێ 20 ساڵی ڕابردووە دەستورەکەمە بەرانی زۆر باریەوە کە بڕشتی گەنم بڵێ بڕشتەکە لە چاو ساڵانی کە ڕەنگە ئەم ساڵ کەمتر بێت لە ساڵانی کە ساڵان ئێمە شوێنی هەبوو وەکو جوتیال یەک بە 20 زیاتر یەک بە 25 بڕیەتی ئەم ساڵ ڕێتی بەڵام ئەتوان لە بەعزی شوێنە ڕەنگە بگاتە لە یەک بە 20 لە باش یەک بە 15 وایە کەمتر ئێمە ساڵان دوای وەرزی چاندنی گەنم دوای وەرزی داشاندنی گەنم ئێمە لیژنە دەرەکەین ئەگەڕێ بە هەموو سەر زەوی چاڵگەکانە ئەو زەویانەکە کە کراوە بە گەنم ئێمە لای خۆمان تۆمارێکە زانیاری تای ئەو جوتیار و زەویەکە و بڕی گەنم و بڕی بڕێت و هەمووی ئەنووسین بە سیدێک ئەدەری بۆ سەریخمان ئەوی دێنێرە بووە ئەو لێرە لێوەشە بووە بەغا لەسەر ئەوە بڕی ڕادەستکردی گەنم دیاریەکرێ بۆ سایلۆ تا ئەم دەقەیەکە من قسەی تیاکەم تا ئەم دەقەیەک هیچ ڕێنمایەک نادوێت لە سەری خۆمانەوە کە ئایا گەنم بە ڕێژەی چۆن تەسلیم بکرێ و بڕەکەی چەند بێ ساڵانە وانە بوو بە پێ ئەو بڕۆشتوانی جوتیا بڵێن دەدوانم زەویە کرد بڵێن دۆنمێ 1000 کیلۆمان بۆ دانا یعنی دەتەن گەرمی تەسلیم بە سایلۆ بەڵام ئەمە 34 ساڵە بەڕاستی ڕادەستکردنی گەرمی بە سیاسی کراوە لە بەغاوە شوێ هاوکاریمان ناکەن وڵی نازدام من لە خۆم ناتوانم هیچ بڵم نەوەڵە من پێش ماوەی لەمە پێش چەند دەقیقە پەیوەندیم کرد بە بەڕێوەتی گشتی کشتگاڵی سلێمانیەوە ئەوەی چاوەڕێی بڕیار یا چاوەڕێ مایەکانی وەزارەتی بازرگانی عێراقن بەستا چێژ نهاتووە